بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان نەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامە و پرۆگرامێکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، لە بەرنامەی ئەندازە ئەم جارەمان سەردانی شاری کەلارمان کردووە و سەردان یەکێک لە کارگەکانی تری کوردستانمان کرد، ئەویش کارگەی بەرهەمێنانی دەرگا و پەنجەرەی پلاستیک و ئەلەمنیۆم. ئێمە هەوڵەدەین زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتە بۆی خۆشەویست بگوازینەوە و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. بیرۆکەی دروستبوونی کارگەکە لە هەوڵۆ لە ساڵی 2011ەوە دەست بەکار بووین و لە سەرەوە هاتوو کە ئێمە کەلار بەرەو ئاوادانبوونە ڕۆژ حەزماگە خزمەتێکی شارەکەمان بکەین و بیرۆکەکەمان لەوە سەرچاوی گرت ئێمە ئیش لە دەرگا و پەنجەرەی پلاستیک و ئەلەمنیۆم و دروستکردنی مەحەجەر و دانانی جام و دەرگای داخلی و کلیدۆر و ئەمانە هەموو لە کۆمپانیەکەمان بەردەستە و زیاتر ئاماجمانەوەیە خزمەت بە چوار دەوروبەرمان بکەی زیاتر بە شارەکەمان و هەوڵی کامل دەدەین بۆ جوانکردنی شارەکەمان وە ئیشکردنمان بە بەرنامەیە لە کۆمپانیای ئێمە هەموو شتەکان بەرنامەی تایبەتی هەیە. ئێستا ڕووبەری کارگەکەمان 2500 مەترە دووجایە و ڕووبەری ئۆفیسەکەمان بریتە لە 250 مەتر کۆ هەموو شتەکانی تی عرض کراوەی لە کارگەکەیە لە ئۆفیسەکەمان عرض کراوە. کاک ئەحمەد، ئێوە لەم کارگەی خۆتانە چەند جۆر بەرهەم دروستەکەن لێرە؟ یعنی مەبەستمەوەیە لە مادەی پلاستیکی و ئەلەمنیۆمی لێرە چی دروستەکەنەوە؟ پێشەکی بەخێرەتتان دەکەین بە کۆمپانیاکەمان. لێرە ئێمە وەکو ناو ئەم کۆمپانیایە دەرگا و پەنجەرە دروست دەکەین، تەمە ئەلەمنیۆم و پلاستیک. لە پلاستیکەکەیە دەرگا و پەنجەرە بە خاڵی سەرەکی، لە ئەلەمنیۆمەکەیە دەرگامان هەیە، پەنجەرەمان هەیە و سڵایتیشمان هەیە. ئەمانە سەبارەت بە ئەلەمنیۆمەکەی. زۆر باشە. ئێمە زین دروستکردن و بەرهەمێنانی هەر پێداویستیە هەر شتێک سەرەتاکەی مادەیەکی خام یا مادەیەکی سەرەتاییە. ئەو مادە سەرەتایی ئێوە ئایا لە کارگەی خۆتان پشت بە چییە بەستن؟ ئێمە وەکو پلاستیک بڵێن، تایبەت بە پلاستیک 185 ڕێژی مادەی خاویتیایە وەکو ئەم ماوەدە ئێمە کە بەکاری هێن. مەبەستمە بپرسم ئەم مادەیە لە ناو خۆ دروست ئەکرێ یان لە دەروی وڵات؟ لە دەرەوەی وڵات دروست دەکرێت. لە چ وڵاتێک؟ لە سین دروست دەکرێت. بڵێ خۆمانی هێنی. زۆر باشە. نەفسی مادە بۆ پلاستیکەکەش ئەلەمنیۆم پلاستیک هەردووکی لە دەرەوە هاورداکرێت؟ هەردووکی لە دەرەوە. بڵێ زۆر باشە. کاتێک کەیت بۆ لای ئێوە ئەم مادە سەرەتاییە، ئێوە چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ ڕاستەخۆ دێ بۆ کارگەی ئێوە یان لە چ ڕێگەیەکەوە؟ ڕاستەخۆ بۆ ئێمە دێ، بۆ کارگەکە ئێمە تێ. بڵێ تایبەتە بە کۆمپانیاکە ئێمە ئەم ماوادە مادەی پلاستیک و ئەلەمنیۆم هەردوو دەرگاش و پەنجەرەشی لێ دروست دەکرێت. بەڵێ. چۆن دیزاینەکەن؟ بۆ نمونە کەسێک کە بێت بۆ لای ئێوە داوای دەرگایەک بکە یان داوای پەنجەرەیەک بکە، ئێوە چۆن پێشوازی لەو کڕیارە یان لەو خاوەن ئەو خاوەنی ئەو شتێک کە ئەیەوێت چۆن ئێوە پێشوازی لەکەن و چۆن ئەو پێویستەی کە هەیەی ئێوە بۆی جێبەجێەکەن؟ ئێمە ئۆفیسی سەرەکیمان هەیە، لەوێنە ڕکلامی شتەکانمان لەوێنەیە. هەر کەسێک بینایەکی هەیە یاخۆ دەرگا و پەنجەرەی پێویستە دێتە لامان لەوێنە، عنوان و ناونیشانی لێ وەرەگرین. وەکو بۆ نمونە ئێستا لەسەر ئەم پەڕەیە پەڕەیەکی ئاوامان هەیە. ئەم دیزاینە هیچ چیە بۆ ئێوە هاتەوە؟ دەرگایان پەنجەرە؟ ئەمە دەرگای و پەنجەرەشە. دەرگای و پەنجەرە ئێستا ئێمە حەزەکەم ئێمە ئەمڕۆ ئەمە پێکەوە دروستی کەین بزانینە هەنگاوەکانی چۆنە. بەسەرچاو ئێمە هەر کەسێک سەرەتا دێتە لامان
هەر پێویستیەکی هەیە وەکو دەرگا وەکو پەنجەرە وەکو بینایەکی گەورە هەبێ عنوانەکەی کامل لەسەر وەرەگیرە لە ئۆفیس ستافی قیاسمان هەیە ستافی تایبەت بە قیاسمان هەیە بۆ ماڵی ئەو کەسە کە بەڵێ لەسەر تاریخی ئەم پەڕەیە لەسەر تاریخی ئەم پەڕەیە ئەچن سەردانی ئەو بینایەکەن ئەو ستافە ئەڕوا سەردانی ئەم بینایەکە ئەو قیاسانەی کە ئەو بەڕێزە هەیەی قیاسی لێ وەرەگرێتەوە بە دیزاینێکی جوان بە شێوازێکی جوان خۆمان خەریتەکەی بۆ دائنین هەنێ جارێش خاوەن ماڵ خۆی شتێکی پێ جوانترە یاخود بەرنمەیەکی هەیە یاخود شارەزایەکی لە شتەکە هەیە خۆی ئەتوانێت گۆڕانکاری تێ بکە بەڵێ بەتەکید بەڵام بە شێوەیە گۆڕانکارەکەی تێ ئەەکەین لە بژین بزانین کە ڕێی تێ ئەچێ هەنێ داواکاری هەیە کە ئەکرێت هەڵەیە خاوەن ماڵەکە بەو شێوە تێ نەگەشتووە بەڵام وەکو دیکۆرێک وەری گرتووە حەزەکە بەو شێوە بێ ئێمە ڕوونیەکەینەوە بووی ڕوونیەکەینەوە کە ئەم خەریتەیە ئەم دیکۆرە ئەم ستایلی کە بەڕێزت ئەتەوێت بەم شێوەیە جوان دەرناچێت دیمەنێکی جوانی نییە وەکو ماوەدی پلاستیک ماوەدێکی گەورەیە ماوەدێکی گەورەمە جاران هەمان بوو ماوەدی درگا و پەنجەرەی ئاسن هەبوو هەمانە زانین بچووکە بەڵام وەکو پلاستیک 6 بۆ 7 سانتە بێ 8 سانتونی زێدەکەیەتی قەبارەی گەورەیە جا بۆیە وەکو خەریتە وەکو ستایلی ئەو درگا و پەنجەرەیە هەتا وەکو سادەبێ جوان دیمەنێکی جوانی هەیە زۆر باشە هەنگاوەکانی دروستکردن چ دەرگا چ پەنجەرە قۆناغی یەکەم چۆن دەست پێ ئەەکەنەوە بەڵێ قۆناغی یەکەم ئێمە ئەو ستافەی دوای دیزاینکردن بەڵێ ئەو ستافەی کە ڕۆژ قیاسی کردو دیزانی بۆ کردو بە تەوافقی صاحب ماڵەکە صاحب بینایەکە دێتەوە ئۆفیس زەرعی بۆ ئەکرێ زەرعی موادەکانی بۆ کرێ بۆ بڕی دواتر تێتە معمەل سەرەتا لەم جیهازەوە دەست پێ ئەەکا زۆر باشە ئەم ئامێرە ناوی چییە؟ ئەم ئامێرە یەڵماس ئامێرەکەمان هەمووی یەڵماس ئیشی بڕینەکە ئەمە ئیشی بڕینی قیاسەکەمان بووە کە سەرەتاش ئەم قیاسانەکە تێ لەم ئامێرەوە دەست پێ ئەەکا ئێوە ئەتوانن بەم ئامێرە درێژی چەنە ببڕن یعنی توانای درێژی چەنێ چەند مەتر ئەتوانن ببڕن قیاسێکی ستانداری نییە بێژنە تاوەکو قیاسێک و بێوەستی هەر قیاسێک کە بمانەوێ ئەتوانین لەسەری بێوەڕی زۆر باشە ینی احتیما دەکاتە سەر گەورەی کارگەکە تاوەکو کارگەکەت گەورەتر بێت بەتەکیت فراوانی شوێنەکە دەورە بینێ بەتەکیت بەڵێ زۆر باشە لێرەیەک ئێوە هەنگاوی بڕین دەست پێکەن بۆ نمونە دەرگایەکتانەوێت یان پەنجەرەیەکتانەوێت ئێوە ئەتوان لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئێوە بیبڕن بەڵام یەک خاڵ زۆر گرنگە لێرە هەر مادەیە کاتێک کاتۆ عملی بڕینی بەسەر دێت مادەیەکی ئەمێنێتەوە کە پێوترێت سکراپ یان پاشماوە ئەو مادەیە سەبۆن من ئەمە پلاستیک و ئەلەمنیۆم ئێوە ئەو مادەیە جارێکتر بەکاری ئێهێننەوە یان فڕێدەن یان چۆن ئەمانە کۆمپانیا هەیە تێت لێمانی وەرەگرە و پارچەی کە ئیشی لەسەر ناکرێت دووبارە بەکار نایێنرێتەوە یاخود ئەو قیاسێک کە بژیت بۆ قیاسی تر بەکار نایێنرێتەوە کۆمپانیا هەیە تێت لێمان وەرەگیرێ ئەمە بۆ چی ئیشێک بەکارێنرێت ئەم بۆ دەرگا و پەنجەرێ مەبەستمەوە ئەو مادە سکرابە کە دوای بەعمەلی ئێوە نایە بە کەڵکی ئێوە نایەت دوای خەڵک بۆچی ئەوە تێت ئەیکرێتەوە کۆمپانیا تێ بە ڕێژەیەکی زۆرە گەڕێنێتەوە بۆ کۆمپانیا دووبارە شتیکەی لە دروستەکەن ماوەدیکەی لە دروستەکرێتەوە ڕێکرێتەوە بە مادەی سەرەتایی بەڵێ بەڵام ئەم ماوادەی کە خاڵێکی سەرەکی هەبوو ئەم ماوادی کە ئێستا ئێمە وەکارهێنین یەکەم توانەوەیە یەکەم توانەوە دووەم توانەوە سێم توانەوە لەگەڵ بۆ ماوات دەوری زۆر ئەبینێ ئەم ماوادەی کە ئێمە تەڵەبمانە و تایبەت بۆ کۆمپانیاکە ئێمە دێ یەکەم توانەوەیە وەکو ماوادی ئارجیکەی پڵاس مەبەستت چێ لە توانەوە مەبەست ئەوەیە کە ئێستا ئەو پاشماوەی کە بەڕێزت باس لەسەر کرد ئەتوێنێتەوە دووبارە ئەچێتەوە بۆ کۆمپانیای گەڕانێتەوە بۆ شەریکە ئەو شەریکەی کە بژین مەبەستێتیا لێواتەوە دووبارە ئەتوێنێتەوە ماوادی کەی لە دروستەکە ئەبێتەوە دووەم توانەوە لانی سەلامەتی کارمەندەکانمان وەکو کۆمپانیای نوێکار ئێمە کارمەندەکانمان هەر کێسێک و ئیشی تایبەتی خۆی هەیە لەوە چیانێک مەعمەل و کۆمپانیای ترە بێر مەسەڵەن بە کارمەندێک چەند ئیشێ بکەن بەڵام ئێمە هەر کارمەندێک و ئیشی تایبەتی خۆی هەیە مەسەڵەن با بڵێن ستافی قیاسمان جیایە و ستافی دروستکردنمان جیایە ستافی بەستنمان جیایە شتەکان بە بەرنامەیە و هەموو جیازەکانمان جیازی کوالیەتیە ئامێرەکانمان ئامێری کوالیەتیە یعنی هەمووی لەسەرەوەیەکەوە باشترین بەرنامەی تایە بۆ پاراستنی ستافەکانمان
185 کوالێتەکانمان 185 مادەی خاوی تایبەتە کە زۆربەی موادەکانمان تایبەت بۆ خۆمان دروستەکرێن یعنی چەند موادێکمان هەیە نەک تایبەت بە خۆمان هەر لە عێراقا ئێمە وەکیلین و باچی بابەتی دەرگای ژوورەوە وچی بابەتی پلاستیک دەرگا و پەنجەرەکانمان هەمووی گرنتی لەگەڵە. کاک ئەحمەد ئێمە زانیمان کە هەنگاوی یەکەم بریتی بوو لە بڕین واتە ئەو پارچە ئەلەمنیۆمیان ئەو پارچە پلاستیکی کە پێویست بوو بۆ دروستکردنی دەرگای یان پەنجەرەیەک ئێمە زانیمان چۆن ئەبڕێت دوای بڕین ئێستەمە کۆمەڵێک پارچەی پلاستیک ئەبینین لێرە و کۆمەڵێک پارچەی ئەلەمنیۆمیش کە لێرە لەسەر ئەم مێزەدانراوە هەنگاوی دوای بڕین چیە بۆمان باس هەنگاوی دوای بڕین کرا لەسەر ئەم مێزە بەم شێوەیە دانرێ هەرەکە قیاسەکان بە تەنیشتێکەوە دانرێ ئەم قیاسانە وەرەگیرێ قیاسی داخلی ئەم مەوادە لێرەوە قیاسی داخلی ئەم مەوادە وەرەگیرێ بە پێی قیاسی ستانداردی لەحیمەکە بزان لەحیمەکەی تۆ چەند تا ڕێژەی چەند ملیم توانەوەی ئەو مەوادە بۆ ئەکا زۆر باش تاوان بۆ مادەی پلاستیک بەڵێ بەس بۆ پلاستیکەکە قیاسی ئەوە وەرەگرێت طبعا هەموو معمەلێک هەموو کۆمپانیایەک موادی خۆی و جیهازی کاویەکەی ئەزانێت کە چەند توانەوە کە بەپێی ئەو توانەوەیە تۆ لێرە قیاسەکەی بۆ کورتەکەی لێ ئەبڕێ سێم وەکو خۆمان قیاسی داخلی صافی وەرەگرین سانتونیوێک ئاسنەکەی بۆ کورتترەکەینەوە زۆر باش بۆی کە ئەخێنە ناو ئەم مادەم پارچەیە لە کاتی لەحیمەکەیە ئەم ئاسنە بەر لەحیمەکە نەکەوێت تۆ باسی ئەم پارچە نەکرد ئەم پارچەیە بۆچی ئەکرێتە مادەی پلاستیکەوە بۆچی ناکرێتە ئەلەمنیۆم پلاستیک بەعام ئاسنی تێکرێ بۆ تۆکمەی و دامەزراوەی ئەو پەنجەرەیە ئەو دەرگایە ئەمانە نەرمادەی لێدرێ و پارچەی تیلی ئەدرێت لە داخلی پەنجەرەکانەوە و زێدی پەنجەرەکەش نەرمادەی لێدرێت بۆ سەر تیەکان ئەمانە هەمووی پێویستی بە ئاسنێکە پێویستی بە ڕاگرێکی بەقوتە لە داخلی ئەو ماوادەوە بتوانێت ڕاگیریکە چکە هەر ماڵێک هەر بینایەکە دەرگا و پەنجەرەکە بە ساڵێک و دوانوسیانی نییە طبعا بۆ چەند ساڵێکێتی زۆر باشە بەس مادەی ئەلەمنیۆمەکە خۆی بتەوە پارچە ئاسنەی ناوێت ئەوە ناوێت زۆر باشە بەڵێ وتت ئەم پارچە ئاسنە ئەکینە ناو ئەم پلاستیکە ئەتوانی بە عەمەلی بۆمان بکەیت بەڵێ ئەمە ئەی لە ڕێی چیەوە تون دەکرێت ئەمە قیاسەکەی دائەنرێ قیاسەکەی دائەنرێ کە تۆ پارچەکەت تێکرد لێرە لە ڕێگەی پێشتر لە ڕێی ئامێری تایبەت ئەو قیاسانە بڕاوە بەڵێ بەتاکید بە کۆسری ئاسن بڕم قیاسانە ئەبڕێ بەپێی ئەو ماوادە بە قیاسی ئەو ماوادەی ئاسنی ئاسایی ئەتیادیە بەڵێ بەڵام تایبەت دروست کراوە تایبەت بە ئەو ماوادەی کە بەکارهێنین چکە ئەم قیاسە ئەم قیاسی کە دروست کراوە ئەم ماوادەی ئێمە بەکارهێنین بۆ موادێکی تر نابێت ئەو قیاسە تایبەتە بە ئەو موادی کە بەکارهێنین هەر لە کوردستان ئەمە بەرهەمێنێ بەڵێ لای خۆمان بەڵێ دواتر بە چەند ڕۆژێک بەپێی کورتی و گەورەی درێژی ماوادەکە بە چەند ڕۆژێک تۆ ئەم ئاسنە لێرە ئەم ئاسنە ڕاگیرەکەی بۆی کە لە کاتی لەحیم و لە کاتی ئینە کێشە بۆ دروست نەکە ئەبەم شێوە تەنیا دوو بڕغۆ بەڵێ بەپێی ئەم قیاسەم دوو بڕغۆ ئەیبینی زۆر باش ئەمە قیاسی دەرگایان پەنجەرە ئەمە پەنجەرێ ئەمە ئێستا پەنجەرەی ئێستا بۆ کاتی لەحیم بۆ کاتی گواستنەوەشت ئەو ئاسنە هاتوچۆ ناکاتایە خود لێر ناچێ ناکەوێت تەنها بۆ ئەوەیە ئەمە شوێنەی بینن ئۆفیسی کۆمپانیای نوێکارە بڵێن ئەم شوێنێکەوە هەموو دەرگاکانی تیا عرضکراوە هەموو ئەو جۆرانێکەوە لە مەعمەلەکە بینیوتانە و لە کارگەکە بینیتانە هەمووی بە عرضکراوی لێرە بینن یعنی هەمووی سابت کراوە و دانراوە بە ئەم دەرگایە مواسفاتی ئەم دەرگایە دەرگایەکی تورکیە کە وەزنی 105 کیلۆیە و بەرگری هەیە بۆ ئاو و بۆ سەوت و بۆ تۆز هەمووی لاسیکی لەگەڵا و ڕووپۆشی کراوە بە مادەیەکی پلاسیکی کە هیچ جۆرە ڕوتوبەیە تەسیری تێناکە
و ئەم دەرگای تریشان مواصفاتی ئەوی تریانەیە بەڵام ئەم بە ڕەنگێکی جیاوازتر و بە مۆدێلێکی جیاوازتر و ڕەنگەکە بینن لەگەڵەوە ئەمە نەوتیە و دەست و ئەکسواراتەکەی بە زمانی 10 ساڵی لەگەڵە و هەموو شتەکانمان بە کوالێتی و نەرمادەکان ئەگەر دیقەتی بدەن نەرمادەکانی نەرمادەی تایبەتی خۆی هەیە کە هەر نەرمادەیەکی زمانی لەگەڵا کە 75 کیلۆ هەڵەگرێ وەزنی 75 کیلۆ سێ نەرمادەی لەگەڵا و نەرمادەکانی جیاوازە نەرمادەکانی ڕاستە و چەپەی جیاوازە بەڵێ ئەمەم دەرگانە بە نسبەتی دەرگاکانی ترمانەوە ئەم دەرگانی شەر تورکیە ئەکسواراتەکەیشی هەر تورکیە بڵێن و بەرگری هەیە بۆ ئاو چونکە ڕووکەشی پێشەوەی بە سوبوخی ئۆتۆمبیل یا سیارە ڕووپۆش کراوە و زمانی 35 ساڵی لەگەڵە چونکە سبوخێکی زۆر بڵێن گونجاو کراوە بە گوێرەی منتیقە و شوێنەکە لەسەر تەڵەبی کۆمپانیاکە دروست کراوە و ئەم دەرگای شەر نەفسی مواصفاتی تری هەیە ئەم دەرگاش بەڵام بەس دیکۆر و مۆدێلی جیاوازترە و هەمیشە سبوخ سیارە و ئەکسوارەتی تورکیە و بە زەمانەتی 35 ساڵ ئەتوانین بە کڕیارەکان بیفرۆشین و ئەم دەرگانی تریش هەر یعنی نەفس مۆدێل ئەوانن هەمیشە سبوخ سیارەیە بەڵام ئەم دەرگامانەیە ئەم دەرگایە دەستکردە و بەدەست دروست دەکرێ بەڵام لە هەمان کات هەمیشە سبووکی سیارێ لەبەر داواکاری و لەبەر تەڵەبی ئەو کڕیارانەی کەوات تێن لای ئەمە ئەیبەن و ڕەنگەکەی ڕەنگێکی تایبەتە و مۆدێلەکەی مۆدێلێکی سەر ڕاکێشە و ئەکسوارەتی تورکی لەگەڵا ئەمیش دەتوانی یعنی بە زەمانی 20 ساڵ ئەیفرۆشنە کڕیار لەبەرەوەی دەستکردە و هەمان کات هیچ ئاو و بەرگری لە ئاوەکات کە تێک نەچێت. وەستا ئەحمەد شتێک زۆر گرنگەوە سەرنجی ڕاکێشامەوەش ئەوەیە کە ئایا بۆ مادی پلاستیک و ئەلەمنیۆم کاتێک ئێوە دەرگای یان پەنجەرەیەک دروستەکەن بە تایبەتی ئەو بەشەی کە ئەکەوێتە دەرەوە واتە ڕووی لە دەرەوەیە ئایا حسابی ئەوەتان بۆ کردووە کە باراناو نەچێتە ناو ژوورەکە؟ بەڵێ ئێمە سەبارەت بە ئەو پرسیارێکی جوان بوو بۆ خاڵێکی سەرەکیە لە ئیشی پلاستیکە چکە زۆر جاو کێشەیە تووشی ماڵان ئەوێ بۆ هۆی کە ئەو کێشەیە دروست نەبێ ئەم جیهازە تایبەتە بە ئەو پرسیاری بەڕێزت ئەمە لە ڕێگەی ئەم جیهازەوە ئەو پارچانەی کەوە ئەکەوێتە ڕووی دەرەوەی بینایەکە چ لە سەرەوەی سەربانەوە بێ چ لە قاتی خوارەوە بێ ئەو پارچانێک کە ئەکەونە ڕووی دەرەوە باراناو یاخود زۆرجە ئاوشت بەری ئەکەوێ ئەو پارچانە دێتە سەر ئەم جیهازە بۆ مادەی پلاستیک بۆ مادەی پلاستیک و ئەلەمنیۆمیش ئەو کوێک وایە بەڵێ هیچ جیاوازیەکی نییە دێتە سەر ئەم جیهازە بەم جۆرە شەرحی تێ ئەکرێ ئەم حەفرەیە تێ ئەکا لێرەوە کە ئەو باراناوە ئەگەرێکی هەیە شەرت نییە ئەو باراناو ئاوا بچێتە ژوورە چکە ئەمە لاسیکی لەسەرە و ئەو زێدەش کە پێوە ئەدا بە هەمان شێوە هەم کەپسیەکە لە حاڵەتێکا جای وایە بارانە بە باوای هێنێ ئەگەرێک هەیە کە ئەو ئاوە داخلی پلاستیکەکە بێ لە حاڵەتی ئەو ئەگەرەیە کە دروست بوو لێرەوە لە ڕێگەی ئەو حەفرەوە ئاوەکە ئەچێتە ئێرەوە لێرەوە لە حەفری دووەم و دێتە دەرەوە ئەنای وایە ئەو داخلی ژوورەوە نابێ ئەو پارچانەی کە ئەکەوێتە دیوی دەرەوە وەن دەرگای دێوەخانە هینە دەرگای کلیدۆرە دەرگای متبەقە و پەنجەرەی دێوەخانە ئەمانە زۆر جار دیوی دەرەوەیە زۆر جار دیوی دەرەوەیە بە تایبەتی دەرگای و پەنجەرەی بەیتونە ئەمانە بژین بارانێکی زۆر لێدا زۆر جاتەڕە بێ لە ڕێگەی ئەم حەفرەوە هیچ کەشەیەک بۆ دروست ناکە بۆ ئەو بینایە بۆ ئەو ماڵە کە ئەو بێتە ژوورەوە. وەسا ئەحمەد پارچەکان ئێستا بینین تا ڕادەیەک بڕاون و ئامادەن سە پارچەکان جیاجیان دوای ئەوە ئەمێ بۆم باسکەی چی گۆڕانکارێک بەسەر ئەو پارچانەیە دێت بەڵێ دوای ئەوەی کە پارچەکان ئامادە کرا تەمان بە چەند خاڵێکە ئەڕاتاوەکو ئەگاتە ئەو ئاستەی کە پێکەوە بلیکێنرێ لێرە لە ڕێگەی ئەم جیازەوە
ئەمە جیازی کاوێ پێڵێن لە ڕێگەی ئەم جیازەوە پارچەکان تەمان هەیەکە و بە قیاسی خۆی هەیەکە بەپێی ئەو قیاسە یاخود بەپێی ئەو نووسراوی کە لە سەریدا بۆی کە تێکەڵ نەبێ دائێنرێ لێرە لە حیمەکرێتە یەکتریەوە کاوێ ئەکرێ لە ڕێگەی ئەم جیازەوە زۆر باشە ئەمە تەنیا مادەی پلاستیکی پێکریان هەردوو مادەکەی پێکری ئەم جیازە ئەمە تەنها تایبەتە بە پلاستیک تایبەتە بە پلاستیک جیازی ئەلەمنیۆمەکە ئەو جیازەیە لێرە هەر بە هەمان جیازی ئەمەیە بەڵام ئەو تەرەقەیە ئەو بە شێوازی تەرەقەی کەپسیەکە ئەم بەتوانەوە کەپسیەکە زۆر باشە ئەمە چۆنەوە عملیە ڕووە توانی بۆمان باسکەی بە وردی چۆن ئەو دوو پارچە پلێتە ئەو دوو پارچە پلاستیکە پێکەوە ئەنووسێنێت بەوەی یارمەتی چ ئەمە لەیرە ئەم پارچانە کە دائەنرێ سەرەتا ئەوە کاوێکی لەوێیە ئەو قیاسانی کەوا دائەنرێ ئەو ئاسنە دێتە خوارەوە وەکو تایمێکی وایە کە دابەزیت و ئەم دوو پارچەیە بەو تایمەوە ئەلیکێنی جوان ئەلیکێنی کە بۆشایی لەگەڵ قیاسی پشتەوە و پێشەوەی نەبێ کەلەکان لەوێنەوە لە ڕێگەی ئەم پایەوە لە ڕێگەی ئەمەوە کە پاد لە سەرینا ئەم جەگانە دائەبەزێتە خوارەوە ئەم جەگانە دابەزی ئیتر خۆی ئیشی خۆیەکە خۆی ئیشی خۆیەکات و ئەمە بەسمەوەی قیاساتی ئەبێ ڕێک بگیری قیاساتی هەیە تۆ بۆ منە بڵێ بەم قیاسە ئەمەوێت ئەو لە حیمە ئەو بەپێی چەند قیاسە ئیشی لەسەرەکرێ 185 ئیشەکان 100 بۆ 90 ئیشەکان گۆنیای 90 ئیش پێیەکە گۆنیای 90 ئیش پێەکە وەکو دەرگا و پەنجەرە زیاد لە حەد ئەوەیە هەنێ جار ئیش هەیە بۆ منە قیاسەکە ڕێک نییە یاخود سێگۆشەیە یاخود ئەو قیاسانە هەبێ یاخود کراوەیە ئەوە بەپێی ئەوە تو ئەم قیاسانە ئەگۆڕی لێرە قیاسەکان بە هەر پلەیەکە بتەوێت ئەو قیاسی کە تۆ کردە چ پلەیەک هەڵ ئەگرێ بۆی کە ئەو قیاسە دەرچێ ئەم ئاسنەکەی بۆ ئەگۆڕی قیاسەکەی بۆ ئەگۆڕی لێرە بە هەمان شێوە چۆن بۆ گۆشەینەوەتەکە ڕێکداتناوە هەردوو لای تاو کەپسیەکەی بۆی کەوا بۆشی نەبێ بەو قیاسەوە بە هەمان شێوە ئەوەشە بەو شێوەدایەنی کوالێتێکەوە باسماکرد لە کۆمپانیانیۆکار ئەم کوالێتی تریشمانێکەوە لەوەکانی دی جیاوازە بەڵام هەمووی موادەکانی موادی تورکیە و داری ساغ بەکارهاتووە و ئەمێتە تێنۆ سەرم دەرگایە ئەم دەرگایە ڕووکەشی پلاستیکە کە ئەو تەسیری تێناکە و مادەکە MDF-ە و دەسک و یەک سواراتی تورکیە و ئەم دەرگایش بە هەمان شێوە ئەم دەرگایش و هەمووی لاسیکی لەگەڵە بەرگریەکە لە تۆز و ئاو و خۆڵ و ئەم دەرگایش هەر نەفسی مۆدیلە بەڵام ئەمە ئاگداری سبووخە و جامی لەگەڵە ئەم شێوەی دەرگایەنە ئەمیشە ڕووکەشی پلاستیکە و دەرگای MDF-ە ئەمیش بە هەمان شێوە ڕووکەشی سبووخە و دەرگاکە MDF-ە دوای ئەوی کە لەگەڵمان بوون هەنگاوەکانمان تێپەڕان لە بڕین و لە ئاسنتێکردن و لە هەموو هەنگاوەکانیان لەگەڵمان بوون کۆتا ئیشمان دێتە سەر ئەم جیازە لەسەر ئەم جیازە ماسکەی دەبڵجام و تاکجام ئەبڕێ لێرە دەبڵجاممان هەیە دەبڵجام بۆ پەنەڵی بەکارەهێنرێ یاخود بۆ شوشەی دەبڵجام ئەمە ئەلەم جۆرە ماسکەی بۆ دائەنرێ وەکو کۆتا ئیشی بەرهەمەکەمان و تاکجامیشمان هەیە ئەلەم جۆرە ماسکەمان هەیە بۆ تاکجام بۆ شوشەی تاکجام 4 ملیم بێ یا 6 ملیم بێ هیچ جیاوازیەکی نییە ئەمە لەم دوو جۆرە ماسکەی بۆ ئەبڕێ لەسەر ئەم جیازە تایبەتە بە بڕینی ماسیکە وەکو کۆتا قۆناغ کۆتا ئیشی بەرهەمەکەمان چ دەرگا بێت چ پەنجەرە بێ لەسەر ئەم جیهازە کۆتا هەنگاوی ئەنجامە درێ دوای ئەوە کە پارچەکان تەواو بوو ئەکەوێتە بازاڕەکانی کورسانەوە لە کۆمپانیای نوێکار ئەم بابەتانی تریش لامان بەردەستە وەکو دەرگا و پەنجەری پلاستیک و ساجی کاڵ و ساجی تۆخ و ئەمانش بە کوالێتی بەرز ئەتوانین بۆ کڕگاریان بەکاربێنین و هەموو شتەکانمان بە گرنتی 10 ساڵی لەگەڵە بابەتی دەرگا و پەنجەری پلاستیکەکانمان و
کوالێتەکانی 185 مادەی خاوی ڕێکی تایە و ئەکسواراتەکانی بە زمانی 10 ساڵ ئەتوانین بە کڕیاران بیفرۆشین و زمانی 10 ساڵی لەگەڵا وە گواستنەوە بەستن لە کۆمپانیای نوێکار گواستنەوە بەستن بێ بەرامبەرە بۆ سەر تاسەری هەرێمی کوردستان هەموو شتەکانمان جیاوازن وەکو چەند بابەتێکمانەیە بابەتی موادی خەنەیی کە لە عێراقا تاکەوەکیلین لە کۆمپانیای نوێکار بەردەستە ئەویش ئەگە بتوانێت بە نمونە پێشکەشتانی کەین بەڵێ ئەمە موادی خەنەیە کە گرنتی 35 ساڵی لەگەڵا ئەمە موادی خەنەیە کە گرنتی 35 ساڵی لەگەڵا و دیوی ناوەی سپیە دیوی دەرەوەی خەنەیە بە سبووخی سیاران کرێ بە سمکی 1 ملیم ئەمە شتێکی کوالێتیە و لە هەموو عێراقا تەنیا لە کۆمپانیای نوێکار لا ئێمە دەست دەکەوێت کە گواستنەوە بەستنی ئەو موادەی شەر بێ بەرامبەرە و هەموو ئەکسوارەتەکانی زمانی لەگەڵا. دوای ئەوەی کە پارچەکانمان ئامادە بوو ئۆکوزێ دووچارچەوە و تیەکان ئامادە بوو ئیسا پارچەکەمان ئامادەیە بۆ ئەوەی کە دروستی کەین بۆ ئێستا ئەمە پارچەی درگایەکە ئێستا ئێمە ئەمانەوە دروستیکەین ئەمە پارچەیەکی تیە ئامادە کراوە ئاسنی تێکراوە و لوقمەشی لێ دراوە بۆ ئەم درگایە یەکتی پێویستە ئێستا دروستیەکەین طبعا هەر پارچەیەک و بەپێی ئەو ستایل بەپێی ئەو دیکۆرێکەوە دانراوە پێویستی بە هەنێک پارچەی خۆی هەیە شەرت نییە هەموو پارچەیەک چەندیەکی پێویست بێ یا خۆدۆکو یەک بێ هەیە دانێکی پێویستە هەیە چەندانەیەکی پێویستە بەپێی ئەو پێویستەی خۆی پارچەکانی ئامادە ئەکرێ ئەم پارچانش کە ئامادە ئەکرێ کشتی ژمارەی لەسەر ئەنووسرێ بەڕوونە ئەم پارچەیە ئەم درگایە سێ پارچەی پێویستە وەکو زێدی پەنجەرە زێدی درگا وەکو تیەکەی پێویستە و چوارچێوە ئەمانە هەمووی یەک هێمای لێ ئەدرێ یەک ژماری لێ ئەدرێ بۆی کە لە کاتی دروستکردن ئێستا بەم شێوە تێکەڵ نەبێت دوای ئەوەی کە پارچەتیەکەمان لە سەری دانا بەپێی ئەم سەمە درگایەکی بێژێرە ژێرینی ئەم درگایە چکە درگای ژوورەوەیە بێژێرە بەم شێوەیە تیەکەی لەسەر دانرێ بۆ قیاسی ئەم درگایە بۆی کە لە ژێرۆ بۆ فەرش یاخود بۆ هاتوچۆی ئەوە بۆشایی بۆ جێبێڵێت 2 سانت بۆ 2 سانتونی و بۆشایی بۆ جێئێڵێت ئێستا زێدەکەی لەسەر تەزبیتەکەین زێدەکەی لەسەر دان طبعا ئەم مێزەی کە ئەم دروستکردنی لەسەرەکرێ ئەمە تایبەتە بە دروستکردن و چەند سنووقێکیشی لەگەڵایە بۆی کە ئەو شتانی کە پێویستە بۆ دروستکردن چ دەرگا بێت چ پەنجەرە بێ شتەکان لە بەردەستا بێ ئامادە بێ بۆ شتێک بۆی کە بتوانین زووش ئیشەکان تەواو بکەیت و هەمووی حازر بێت ئەم شتانش کەواتایە دێ زیاتر کێلۆنی درگایە جۆزەیە بڕغوێە لەو جۆرە شتانە پێک
پاشەوەی کە ئەم نەرمادانە لەسەری تەزبیت کرا لەسەری زێدەکە دواتر تایمێکی بۆدا ئەنەی بۆ ئەوەی کە ئەم درگایە ئەم زێدە لەنە ئەم چارچێوە قاڵبی خۆی وەرگێت تایمی خۆیگرێت هەر ماوادە و بە جۆرێک تایمیدا ئەنەی سێ ئەم ماوادەی ئێمە تایمێکی ستانداردی خۆمان هەیە کە لەسەری ئیشەکەین پێویست ناکات زۆر جار بەهۆی ئەو تایمەوە ئیشەکە دوا بکە یاخود بە شێوەیەک دای بنێ کە ئەو پارچەیە ڕێک نەگونجێت لەسەر ئەو چارچێوەیە ئێستا ئەمە تایمێکی خۆمان هەیە تایمێکی ستانداردمان هەیە کە تایبەتە بە ئەم ماوادە سەری دێ ناش ئینەکەی دیارە فیاسەکان ڕوونە لێدە کاڵ حیدێ ئەم نەرمادەش جۆرێک نەرمادەیە نەرمادەیە کەپسی پێوترێ هەم تۆکمەیە و قایمترە و هەم ئیشیشی زۆر سەریعترە لەگەڵ نەرمادەکانی ترە کە شەفتی لەگەڵە ئەمە سەریعاش نی نەگەرەکە داد بکات و دووجار تایمی بۆدا بنێ تاوەکو درگایەک ببەستی نەرمادەیەکی سەریع ڕاستەخۆ بە زێدەکەوە سێ بڕخی لە خۆگرێ و بە چوارچێوەکەشەوە کە لەگەڵ ئاسنەکەی ڕەبتەوێت ئەویش سێ بڕخی لە خۆگرێ ینی 6 بڕغی ڕەبتی ئەو درگایە ئەبێ هە درگایەکیش بەپێی گەورە بچووکی بەپێی گەورە بچووکی درگاکە زیاتر نەرمادەکانی بۆ زیاد دەکرێ نەرمادەکانی بۆ زیاد دەکرێت درگای وا هەیە بۆ منە پێویستی بە 4 نەرمادە هەیە درگای واش هەیە بە پێویستی بە 3 نەرمادە هەیە درگای ئستانداردی ئاسایی بێژن درگایەکی هەتاوەکو 190 بۆ 2 تاوەکو 2 لە 3 نەرمادە زیاتری پێویست نییە بەپێی ئەم نەرمادەیە ئەمانەش تایبەتە بە نەرمادەکان تایبەتە بە نەرمادەکان ئەمانە وەکو قەباغێک وایە بانی بڕخەکان ئەدا دەرناکەوێ بەلاشان قەسەر دوای ئەوە کە ئەمانە تەواو بوو ئەم قۆناغی دروستکردنە تەواو بوو دەینە سەر داخلی ئەم درگایە داخلی ئەم درگایە چی پێویستە بەپێی تەڵەب و داواکاری ئەو خاوەن ماڵە ئەو خاوەن بینایە ئەم درگایە ئێمە ئەم دەرگای کە دروستمان کردووە ئەمە نەقشی تایە ئەم درگایە نەقشی تایە ئەم نەقشە داوای کردووە طبعا ئەمە بەپێی قیاسی خۆی بەپێی قیاسی خۆی ئەم نەقشە بە مشار تەقیم ئەبڕێ بەڵێ ئەوەی بخەسەر ئەم نەقشانەش حازرن ئەم نەقشانش حازرە کە ئێمە داوایەکەین و بەپێی کەتەلۆکمان هەیە بەپێی ئەو کەتەلۆکە بەپێی ئەو تەسمیمانەی کە خاوەن ئەو بینایە چ نەوعایکی ببێت چ جۆرێکی بوێ بەپێی ئەو ڕەنگەی کەەوە داوای کردووە ئێمە بۆی ئامادە ئەەکەین دواتر کە ئەم نەقشە خراوە سەر درگاکە ئەم پارچانەی کە باسمان کرد لەسەری ئەم پارچانەی بۆ ئەبڕێمە ماسکەی دەبڵجامی بۆ ئەبڕێ بەپێی قیاسی خۆی بۆی کە لە زاویەکانە هەم بۆشی نەبێ و هەم بۆ دیکۆرێکیش زۆر جوان دەرەکەوێت کە شێوازێکی کەبز بێ کۆمپانیای نوێکار هەر بابەتی دەرگا و پەنجەرەی پلاستیک لە خۆی ناگرێ بەڵکو ئەلەمنیۆمیشمانەیە بە چەند نەو و بە چەند مۆدلێک ئەلەمنیۆمەکان بریتین لە چەند مۆدلێک یەک لەو چەند 3 مۆدل تا 5 مۆدل مۆدل یەکەمیان پێڵێن سیستەم کە ناوبۆشە هەمووی بە گرنتی 10 ساڵ ئەتوانین کار بکەین بە هەموو مۆدل و نەوەکانی سیستەم کە ناوبۆشە
لە ڕووی کوالیتی و کوالیتی باشە بەڵام لە ڕووی سعرۆ لە خوار ئەو کاترایە و عەزلمان هەیە و هەر نەفسی مۆدێل و بەڵام بڵێن جۆرێکی باشتر و تۆکمەتر دروست کراوە ئەم عەزلەیە ئەمیش بڵێن لە سیستەمەکە پلەیە بەرزترە و عەزلی قەوسمانەیە هەم عەزلە و هەم موادەکەیش بە دیکۆرێکی جوانتر و ڕووپۆشێکی جوانتر عەرز کراوە کە ئەمەیان جۆرێکی باشی موادی ئەلەمنیۆمە و ئەم نەوعی ترمانەمێتەوە سەر ئاخر حەجمی ئەلەمنیۆمە کە لەم مۆدێلە گەورەتری نییە و بە هەمان شێوە عەزل و قەوسۆ بەڵام ئەمە ئاخر حەجمی ئەلەمنیۆمە و ئەتوانین بەم موادانە هەم دەرگا و هەم پەنجەرە ئەم شتانەی پێ دروستکەین بۆ موادانەی کەوا عەرز کرا. تێنۆ سەر بابەتی سڵایتی ئەلەمنیۆ بابەتی سڵایتی ئەلەمنیۆ بابەتێکە ئەمیش چەند مۆدێلێکی هەیە بۆ نمونە ئەمە سڵایتی ئەلەمنیۆمە کە ئەگە بتوانن دیقەتی بدەن بریتە لە موادی ئەلەمنیۆم بە شتێکی کوالیەتی و شتێکی زۆر باشە بڵێن چەند ڕەنگێکی هەیە ڕەنگی با بڵێن ئەمە ڕەشە لە بەردەستمانایە و ڕەنگی کرێمیمانەیە نەوتیمانەیە ئەگەر بتوان دیقەتی بدەن نەوتەکە لەوێ عەرز کراوە ئەمانیش دەتوانین بە زمانی 10 ساڵ و یەک سواراتەکانی هەمووی ئەڵمانیە بە زمانی 10 ساڵ بە کڕیاری بفرۆشین و ئاماژەی پێ بکەین. دوای ئەوە مێنێتەوە سەر مەحەجەرەکەمان جۆری مەحەجەرەکەش تورکیە یەک سواراتەکانی هەمووی تورکینە چەند ڕەنگێکی جیاوازمانەیە چەند مۆدێلێکی جیاوازمانەیە تاجمانەیە ئەمە لە خۆیەتی بڵێن لە نەوعی مەحەجەرەکەیە و تاجمانەیە شوشەیە ئەمیشە بە زمانی 10 ساڵ بۆ دەرەوە یا بۆ ناوەوە ئەتوانی بە کڕیاری بفرۆشی. دوای ئەوەی کە باسمان کرد کۆتا قۆناغی دەینە سەر ئەم پارچەیە کە پێی ئەوترێ ماسیکە کۆتا قۆناغ لێ ئەکرێ ئێستا ئەمە کۆتا هەنگاوی ئێمەیە ئەو پارچە شەپ لێ یەخێن ئێستا وەکو داخلی دەرگاکە ئیشی تەواو بوو دیکۆرمان خستە سەر بەپێی ئەو تەڵەبەی کە لە سەرمانە دیکۆرمان خستە سەر و ماسکەشمان بەسا ئێستاتە ئەوەی کەوا ماوە دەرگاکە ببرێتە ماڵان ئیشی لەسەر بکرێ کۆتا هەنگاوی ئێمە بەستنی کێلۆن و دەستکەکانێت ئەو دەستکانێت بخەست. ئەوە پێشتر وەکو باسمان کرد لەسەر ئەو جیازە ئەو کونانە ئامادە ئەکرێ ئێستاتە بەپێی ئەو قیاسەی ئەو جۆزە و ئەو مەکینەی کە ئێمە بەکاری هێنین بەپێی ئەو جیازە تایم دراوە هەمووی حازر کراوە.
دروستکەوە. ئێستاوە ئامادەیە بۆ ئەوەی کە ببرێ بۆ ماڵان و عەرز بکرێت. زیاتر ئیش بۆ داخلی گەرمیانێکین بۆ گەرمیانی تر لە بڵێن لە خانەقین و لە کفری و لە کەلار و هەتا ئاگاتە دەربەنی خانوە لە هەمان کاتیشا بۆ سلێمانی ئیشەکەین گواستنەوە بەستمان بێ بەرامبەرە و بۆ هەولێر و هەتا کەرکووکی ئیشمان کردووە و هەموو ئیشەکانمان مەوجودە. پلانی داهاتوومانەوەیە بتوانین خزمەتێکی باش بە هەرێمەکەمان بکەین و داواکارین یعنی بتوانین سوودێک بگەێنین بە تایبەتی ئاماجی من و کۆمپانیاکەمان ئەوەیە بتوانین زیاتر ناوخۆی بەکاربێنین تا بڵێن مۆزەفی دەرەوە یان ئەو کەسانە کە لا ئێمە کارەکە هەمووی مۆزەفی ناوخۆیە بڵێن کەسی ناوخۆیە کەسی دەرەکی ماتیان نییە و ئامانجمانەوەتانێ ئەگەر بڵێن حکومەت بتوانێت هاوکاریمان بکات لە ڕێی ئەم بەرنامەیەوە و زۆر ینی زۆر خۆشحاڵە بین بتوانین ئامانجی خۆمان بپێکین بە خزمەتکردنی کۆمەڵگاکەمان.